ئێران کار بۆ دوورخستنەوەی هەرسێ سەرۆکایەتیەکەی عێراق دەکات. ڕۆژنامەی عەرەبی چاپی لەندەن لە راپۆرتێکدا باز لە هەوڵێکی چڕی ئێران دەکات بۆ دوورخستنەوەی هەرسێ سەرۆکایەتیەکەی عێراق. ڕۆژنامەکە لە زاری سەرچاوەیەکی سیاسی و باوەڕپێکراوە ئەوەی خستوەتە ڕوو کە ئێران پلانی داناوە بەر لە ئەنجامدانی هەڵبژاردننی هاوینی ساڵی داهاتوو هەرسێ سەرۆکایەتیەکەی عێراق لە پۆستەکانیان دوور بخاتەوە و دۆخێک دروست بێت کە هەڵبژاردنەکە بەخواستی خۆی کۆتایی پێبێت. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە ئێران پێی وایە هەریەک لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و دکتۆر بەرە مەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق و محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە هاوپەیمانەکانی سعودیە و ئەمریکان. ئێران بەو پلانەی دەیەوێت لە گۆڕانکاریەکانی سەرۆکایەتی ئەمریکا براوە بێت، واتە ئەگەر گۆڕانکاریەکانی ئەمریکا بەدڵی ئێران نەبوون لە بەرامبەردا بەو هەنگاوی براوە بێت و دۆخەکە بخاتەوە چوارچێوەی بەرژەوەندەکانی خۆی. لەبارەی ئەوەی تا چەند ئێران سەرکەوتوو دەبێت لەو هەوڵەی ئەو سەرچاوەیە کە ئاگاداری جموجوڵە سیاسیەکانە لەو بارەیەوە دەڵێت ئێران با بەشێکی کەمی ئەنجامی ئەو هەوڵەشی هەر ڕازی دەبێت. ئێران لەو هەنگاوە نوێیدا هەریەک لە هادی عامری سەرۆکی ڕێکخراوی بەدر و نوری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە شێوەیەک بەکاردەهێنێت. یەکەمیان کە هادی عامریە ڕۆڵێکی میانڕەوی هەبێت و دووەمیشیان کە مالیکیە وەک فشاری سیاسی بەکاردەهێنێت بۆ ئەوەی حەشدی شعبیهان بدات کار لەسەر دوورخستنەوەی محەممەد حەلبوسی بکەن پاشان بۆ دوورخستنەوەی کازمی و بەرەم ساڵح هەنگاو بنێت. هەر بە گوێرەی راپۆرتەکە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان پێی وایە پۆستی سەرۆکۆماری عێراق مافی حیزب و بنەماڵەکەیەتی بۆ مەبەستەش گڵۆپی سەوزی بۆ سەرکردە شیعەکان هەڵکردووە بۆ دوورخستنەوەی بەرهەم ساڵح و مستەفا کازمی. چاودێران بۆ چوونیان وایە ئێران پلانی دوورخستنەوەی سێ سەرۆکایەتیەکەی عێراق لە پۆستەکانیان بە چەند مانگێک پێش هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق ئەنجامەدات بۆ ئەوەی سەرجەم کارتەکان تێکەڵ بن و بۆ هەمیشە هەژمونی خۆی بەسەر ژیانی سیاسی لە عێراقدا بسەپێنێت. بەدەر لە ئێران تورکیاش ڕۆڵی هەیە لەو جموجوڵە سیاسی نوێی خەریکە لە عێراق دروست دەبێت و ئەنکەرە دەیەوێت محەممەد حەلبوسی لە پۆستەکەی دوور بخرێتەوە کە ناوبراو لە نەوەی دووەمی سیاسەتمەدارانی سوننەیە و با کەسێکی لیبراڵ ناسراوە. هاوکات ڕۆڵی هەبووە لە کرانەوەی عێراق بەڕووی وڵاتانی کەندا و ڕۆژئاوا و ئەمریکادا. لەلایەکی دیکەوە خەمیس خەنجەر سەرۆکایەتی پرۆژەی عەرەبی دەکات، بەرەی ڕزگاریش ئوسامە نوجێفی سەرۆکایەتی دەکات و لەلایەن تورکیاوە پاڵپشتی دەکرێن. حیزبی جەماهیریش ئەحمەد جبوری سەرۆکایەتی دەکات و لەلایەن نوری مالیکیەوە پاڵپشتی دەکرێت. هەموو ئەمانە کار دەکەن بۆ دوورخستنەوەی حەلبوسی لە پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق. ئەوەی تا ئێستا بە نادیاری ماوەتەوە هەڵوێستی مۆقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدرە بەرامبەر بە مستەفا کازمی بەوەش دروستبوونی کۆدەنگی شیعەکان ئەستەم دەبێت. بۆ پرسی دوورخستنەوەی سەرۆکی پەرلەمانیش محەممەد حەلبوسی پەیوەندیەکی باشی لەگەڵ بەشێک لە لایەنە شیعە و کوردەکان هەیە کە خەونی دوورخستنەوەکەی ئەستەم دەکات.